هۆکاری ڕاستەقینەی جیابوونەوەی و بەشەڕهاتنی ئیلۆن مەسک و ترامپ چی بوو؟ بۆ مەسک بە ترامپ دەڵێ لە لیستی منداڵبازەکانە. بۆچی ترامپ بە مەسک دەڵێ شێت بۆ هەڕەشەی پوچەڵکردنەوەی ڕێککەوتنەکانی کۆمپانیەکانی مەسکی لەگەڵ حکوومەت کرد؟ چۆن رووسیا مافی پەنابەرێتی بە مەسک دەدا؟ ئەوروپا بۆ بە مەسک دەڵێ وەرە لای ئێمە؟ هەمووتان بۆ باز دەکەم. تەنانەت مانج ڕابردوو لە بەرنامە 24+ وتم زۆری نەماوە جیا دەبنەوە. هەندێک کەسی لە کۆمنت بۆیان نووسیم وانییە کاکە. ئێستاش ڕوویدا شەڕە جنێ و خانەکەی وەروە هێرشکردنەکەی سەر یەکتری ترامپ و مەسکتان بۆشی دەکەمەوە. من ژیرم بەخێر بن بۆ 24+. هۆکاری سەرەکی بەشەڕاتنی مەسک و ترامپ ئەمێ پارە. بەڵام لەوانەیە پێتان وابێ مەسک زەنگینترین پیاوی جیهانە بۆچی لەسەر پارە بەشەڕدە. پرسیارەکە جوانە. ڕاستە مەسک خاوەنی پارەیەکی زۆرە، بەڵام پارەکەی وەکو سعودیەکان بەکاژ نییە، وەکو زەنگینەکانی خەلیج نییە پارەکەی بۆ مابێتەوە، وەکو پارەی مەسک پشکەکانی کۆمپانیەکانیەتی. واتە کاتێک پشکەکانی نرخیان بەرز بێتەوە مەسک دەوڵەمەندتر دەبێت. بۆ پێچەوانەشەوە پشکەکانی دابەزێ پارێکی زیاتر لە خاوەن پشکەکان لەدەست دەدا. دەبێت قەرزەکانیش بەردەوام بداتەوە، ئەو بانکانەی پارەی کاشی لێوەردەگرێت. ئەوانەیە پارەی بە قەرز پێداون. نمونە مەسک بۆ کڕینی تویتەر پێویستی بە 34 میلیارد دلار بوو، بەڵام مەسک ئەو پارەی بەکاش نەبوو. ناچار بوو بچێتە بانک ئەو پارەیە بە گرێوی پشکەکانی تێسلا وەرگێت کەوا لە بەرزبوونەوە بێ دانە بەزێ. گەرنا بانک دەتوانێت تویتەری لێوەربگرێت کەسێکی دیکە بکاتە خاوەن و CEO. تەنانەت پشکەکانی تێسلا بە ڕێژەیەک دابەزێ مەسک لە خاوەن و بەڕێوەبەر دەردەکرێت. سپەیسێکسیش بە هەمان شێوەیە. لەوەتەی لەگەڵ ترامپە پشکەکانی تێسلا و سپەیسێکس بەردەوام لە دابەزین بوو. گەرچی جارجارە بەرز دەبوونەوە، بەڵام هەر دابەزین. هۆکارەکەشی ئەوەیە بڕیار و بازەکانی ترامپ زیانێکی گەورەی لە کۆمپانیەکانی وەکو تێسلا و سپەیسێکسدا. مەسک دوو ڕێگە چارە لەدەست بوو. ئەوەتا ترامپ بەجێ بێڵێ بۆ بەرزکردنی پشکەکانی بگەڕێتەوە لای دیموکراتەکان، چونکە دیموکراتەکان خاوەنی زۆرترین پشتی کۆمپانیای تێسلان، یان ئەوەتەیە لە دەوڵەمەندترین پیاوی جیهانەوە نەمێنێ و بێتە کەسێکی ئاسایی. مەسک جێهێشتنی ترامپی هەڵبژار بە بەهانەی ئەوەی بڕیاری زیاد خەریزکردنی داهاتی وڵات لەلایەن ترامپەوە کارێکی هەڵەیە. مەسک لە تویتەر نووسی ترامپ لە لیستی ئاپستینە، بۆیەش لیستەکە بڵاو ناکرێتەوە. ئەم لیستە بەناوبانگە بەوەی کەسایەتی جیهانی دەستیان لە کاری منداڵبازی هەبووە لە دوورگەیە، بەڵام FBI تا ئێستا بڵاوی نەکردێتەوە، کەوا ترامپیش بەڵێنیدا بڵاوی بکاتەوە پێشەوەی بێتە سەرۆکی ئەمریکا، بەڵام بڵاو نەکراوەوە تا ئێستا. مەسک ئەو تویتەی سڕیەوە. ڕۆژێک دوای شەڕەکەی لەگەڵ ترامپ رووسیا مافی پەنابەرێتی پێشکەش کرد، ئەوروپا مافی پەنابەرێتی پێشکەش کرد. تەنانەت دەنگۆ هەیە لە کۆشتی سپی کار بۆ هەڵوەشاندنەوەی ڕەگەزنامەی ئەمریکی مەسک بکرێ و دیپۆرتی ئەفریقای باشووری بکەنەوە، کە لەبێ لەدایک بووە وەکو پەنابەریش هاتۆتە ئەمریکا. ترامپ دەڵێ ئۆتۆمبیلە تێسلایەکەی خۆی دەفرۆشێ دوای ئەوەی لەگەڵ مەسک بۆ شەڕیان. لە ئێستاوە لە ئۆنلاین کڕیارێکی زۆریش چاوەڕوانە. خۆی ئۆتۆمبیلەکە نرخی لە 98,000 دلار دەست پێ دەکات، بەڵام لە ئۆنلاین پێشبینیەکانمان ترامپ بەلایانی کەم بە 400 تاوەکو 600,000 دلار بتوانێت بیفرۆشێت، چونکە ئۆتۆمبیلەکە ئۆتۆمبیلی ترامپە. هەرچەندە ئۆتۆمبیلەکە ئۆتۆمبیلێکی سیمبولی بوو، چونکە سەرۆکی ئەمریکا و تەنانەت جێگرەکەشی بۆیان نییە ئۆتۆمبیل لێ بخورن، بە تایبەتیش لەم زۆرە ئۆتۆمبیلانە، مەگەر ئۆتۆمبیلە تایبەتەکەی کۆشتی سپی نەبێت کە لەگەڵ خۆی دەیباتە هەموو وڵاتێکیش کە گەشت دەکەن، ئەویش وەکو سەرنشین دەبێت سواری بێن نەک وەکو شۆفێر. ئۆتۆمبیلەکەی کۆشتی سپی بە 20 دەناسرێتەوە درڕندا کە کادڵایکە و هەموو گیانیشی پارێزراوە. ترامپ لە هەفتەی ڕابردوو ڕایگەیاند ئیلۆن مەسک شێت بووە، دەڵێ بیر لەوە دەکاتەوە ئۆتۆمبیلی تێسلایەکەشی بفرۆشێت. بە پێشبینیش وایە فرۆشتنی تێسلایەکەی وەکو کارتێکی سیاسی لە دژی مەسک بەکاربێنێت، چونکە ترامپ دەڵێ یاسای ئۆتۆمبیلی کارەبایی لە ئەمریکا هەموار دەکاتەوە، نابێ هەموو کەسێک بەس کارەبایی لێ بخورێت. ڕێک پێچەوانەی قسەکانی پێشووی کە زۆر مەدحی تێسلا و ئۆتۆمبیلەکانی کارەبایی دەکرد کاتێک کە لەگەڵ مەسک پەیوەندی باش بوو. ڤیدیۆی گەنجێکی مۆناکۆ لە کوردستان بۆتە ترێن، کابرا خۆی نازانێت بۆچی لە کوردستان بۆتە مۆزوع. جام گەنجە ناوی جۆرج مارۆن کیکانۆیە، لە ئۆنلاین بە GMK دەناسرێت. کاری کڕین و فرۆشتنی نمایشی ئۆتۆمبیلی گرانبەهایە و لە ماڵ و ڤیلای گرانبەها بەدیار دەکرێت. لەکوێ لە وڵاتی مۆناکۆ بە زمانی فەڕەنسی قسە دەکات. ڤیدیۆ بڵاو دەکاتەوە. لە ئینستاگرام 5 ملیۆن فۆلۆوەرزی هەیە. لە تیکتۆک زۆر بەناوبانگ، یەکێکە لە کۆکەرەوە بەناوبانگەکانی کاتژمێری گرانبەهای وەکو کاتژمێر ریچارد مایلز بە نرخی 720,000 دلار.
لەگەڵ ئەوەش بۆ کۆکردنەوەی فۆلۆوەرز زیاتر بەردەوام لە ڕێگەی ستۆری ئینستاگرامەوە پارە دەکاتە دیاری بۆ هەوادارانی هەر کەسێک کە وێنەی بگریتە شەقام بەردەوام لە یوتیوب ڤڵۆژی سەرنجڕاکێش ئەنجام دەدا. جا لای خۆمان لە کوردستان لە سۆشەڵ میدیا چەند ڤیدیۆیەکی ئەم گەنجە لە مۆناکۆ بۆتە ترێن کە گوایە ئەمەش کوردە. هەندێکی دەنووسن ئەمە کوڕی بەرپرسێکی کوردە، بەڵام زۆری نەبرد لە ئۆنلاین پیجی فەرمی ئەم گەنجە دۆزرایەوە و ئەمەش ڕاستەکەیە کەوان پیاوە خەریکی ژیانە گرانبەهاکەی خۆیەتی لەوانەیە پێی سیر بێ نە بە کوردی قسە دەکە نە سەردانی کوردستانی کردو، بەڵام لە کوردستان ناوبانجی پەیدا کردووە. خۆشمان عادەتێکمان هەیە هەمووان دەکەینە کورد، دەڵێن کاکە خارە ترەمپیش هەر کوردە. لەوانەیە باوەڕکردنی ئاسان نەبێ، بەڵام یەکەم سوپەرمانی ڕاستەقینە دروست کرا. هەرچەندە نافڕێ، بەڵام توانەکانی زۆر زیاتر لە مرۆڤ یاسایی، تەنانەت توانی لە ئۆڵمپیادی مەلەوانی لە باشترین جیهان بباتەوە ملیۆنێک دۆلاریش بە دیاری وەربگرێت. جا بەزمە چیە؟ کۆمپانیایەک بە ناوی ئینهانسد گەیمز هەڵساوم بە دروستکردنی هۆرمۆنی تێستۆستێرۆن و پێدیپاید بە ڕێگەیەکی نوێ لە مرۆڤ دەدات. ماسوولەکانی باشتر و بەهێزتر دەکەن بەبێ هیچ وەرزشێک لە ڕێگەی پزیشکی خۆیانەوە دەتوانەوە کەسە بکەنە سوپەرمان، مرۆڤەکە پڕ بکەن لەو هۆرمۆنانە کە بە ماوەیەکی کەم تەنیا 3 هەفتە هێز و توانایەکی زۆر زیاتریان پێدەدا. چێشیان زیاتر دەبێت، بەڵام ئەوەی جێگەی سەرنج بوو خێراتر دەبن لە وەرزشکردن. جا ئەو کۆمپانیایە کە ناوی ئینهانسە ئێستا لەژێر هەڕەشەیەکی جیهانیە لەلایەن وەرزشوانان کە ئەو کاری دەیکەن دەڵێن هەڵەیە دژی وەرزشە، چونکە مرۆڤ یاسایی چەندین ساڵ ڕاهێنان دەبێت کە بگاتە ئاستێک نەک بە دەرزیەک بگاتە هەمان ئاست. بردنەوەی ئۆڵمپیاتی مەلەوانی 50 مەتری لەلایەن کۆمپانیایەکە هەڵڵایەکی گەورەی لە ئۆنلاین دروست کردووە، بەڵام کۆمپانیایەکە دەڵێت زۆر باشە وەرزشوانەکانی خۆمان بەشداری وەرزشی ئاسایی نەکەن هیچی دیکە، بەڵکو وەرزشی تایبەت بە مرۆڤ بەهێزکراوەکان دروست دەکەن، ڕکابەری لەناو خۆمان دەکەن. هێشتا بە بڕیاری فەرمی هیچ وڵاتێک ئەم کردارە قەدەغە نەکراوە، بەڵام پێشبینیەکانوان لەسەر هەفتەی داهاتوو بڕیاری قەدەغەکردن یان سنووردارکردنی دەربچێت کە وەرزشوان لە ئۆڵمپیاتەکان ئەم زۆرە کارە نەکەن. هیندستان دەیەوێت کارە مەحاڵەکە لە کۆتاییدا ئەنجامدا. کارە مەحاڵەکەش چییە؟ سەرژمێریە، ژماردنی هەموو هیندێک لە وڵاتەکە. بۆ ئەوەی هەموو هیندێکیش بژمێردرێ پێویستیان بە 2.7 ملیۆن کارمەندی حکومی هەیە. هیندستان پێویستی بە ژمارەی دانیشتوانی وڵاتێکی بچووکە تەنیا بۆ ئەوەی ژمارەی دانیشتوانی خۆی بژمێرێ. لە 2026 دەست پێ بکەن، لە 2027 تەواو دەبن، واتە یەک ساڵی تەواویش دەخەیانێ. بۆیش کارەکە ئاسان نییە، نەک لە بەرەوەی تەنیا ژمارەیان ملیارێک و 400 ملیۆن کەسە. سەرتاوتم دایانەوەی کارە مەحاڵەکە لە کۆتاییدا بکەن، چونکە دەبواە لە 2021 ئەو کاریان ئەنجامدابە، بەڵام هەر دوای دەخەن. لەم هەفتەیە وادەی نوێیان داناوە کە ئەم جارە بە ڕاستی دەیکەن، هیچ ناکەن. دەبێتە یەکەم جار لە مێژووی وڵاتەکە تەواوی دانیشتوانی ئەو وڵاتە ناویان بە ئەلکترۆنی دەکرێت. 2.7 ملیۆن کەسیشیان پێویستە و پێویستیان بە 9 ملیار دلارە، واتە 500 ملیۆن دلاری تێدەچێت تەنیا بۆ ئەوەی بزانن چەند کەس لە وڵاتەکە دەژین. و هیندستان دەڵێ دانیشتوانی ئێستا گەیشتۆتە نزیکەی 1.4 ملیار کەس، بەڵام ئەمە تەنیا پێشبینیە، چونکە هێشتا 100 ملیۆن هیندی هەیە لە دەشتایی و ناوچە شاخاویەکان دەژین کەوا لەلایەن حکوومەتەوە تۆمار نەکراون، بۆیش ژمارەکە گۆڕانکاری بەسەردادێ. ئەمە دەبێتە 16مین سەرژمێری لە مێژووی هیندستان ئەنجام بدرێت. دوجار لە 2011 ئەنجامدرا، بەڵام بە وەرقە و قەلەم بوو. ئەم جارە دەبێت ئەلکترۆنی و ژمارەکان و ناوەکان با ئەلکترۆنی لەلای حکوومەت زەخیرە دەکرێت. بەرواری ئەنجامدانی ئەو سەرژمێریەش لە یەکی مانجی 2026 دەست پێ دەکەن تاوەکو یەکی 2027 واتە نزیکەی 1 ساڵ دەخایەن. بەهۆی ئەوەی ژمارەیان زۆر، 1 ساڵ تەنیا بۆ کاری سەرژمێری. مۆبایلێک لە کۆریای باکوور دەکەوێتە دەستی ڕۆژنامەنووسێکی BBC و بزانن چی تێدا دەدۆزێتەوە. سەرەتا مۆبایلەکە سەر بەخۆ 5 خولەک جارێک سکرینشۆتەکەی شاشە دەکە، لە فۆڵدەرێکی نهێنیش زەخیری دەکەکەوە بەکارێنەر دەستی ناکەوێت، نازانێت بۆ وا دەکات. پێشبینیش دەکەی بێگومان سیخوڕی حکوومەتی کۆریای باکوور بێ بەسەر مۆبایلەکە و بەکارهێنەرەکەی. لەناو کیبۆردی مۆبایلەکە ناتوانیت بنووسی کۆریای باشوور، یەکسەر دەنووسێ وڵاتی بووکەڵا. فەیسبوک، ئینستاگرام، یوتیوب، گوگل هیچ ئەپ و وێبسایتێکی دەرەوەی کۆریای باکوور لەسەر مۆبایلە کار ناکات مەگەر جێڵبرێک بکرێت. کامێرایەکی هەیە سەر بەخۆ سێڵفەکەی کارا دەبێت، بەکارهێنەر بۆی نییە دای بخە کاتێ بیەوێ سکانی دوومچاو یاخود وێنەی دەموچاویشی بکرێت. بە بەردەوامی لۆکیشن و GPS کراوەیە ناتوانرێت دابخرێت. ئینتەرنێتی هەیە، بەڵام هێڵی ئینتەرنێتەکەی کانگ سۆنگ نێتە کە بەگشتی ئینتەرنێتی 3G بەکاردێ لە هەندێک ناوچەی کۆریای باکووریش دەبێتە 4G.
ئینتەرنێتەکەی خۆیان جیاوازە لەگەڵ ئینتەرنێتی جیهان هیچ شتێکی وڵاتانی دیکەی بۆ ناچێ و داخراوە. مۆبایلی زیرەک لە 2014ەوە کەوتە ئەو وڵاتە پێشتر مۆبایلی زیرەک نەبوو بێگومان مۆبایلەکە چینیە سیستمەکەشی کە لەسرە مۆبایلی ئاندرۆیدە بەڵام بە داواکاری حکوومەتی کۆریای باکوور دروست دەکرێت و دەخرێتە وڵات خاوەنی ڕامی 4 گیگابایتە میمۆریەکەشی چەندە تەنیا 32 گیگابایت واتە ڤیدیۆ و ڕوێنە ناتوانانی زۆر تۆمار بکەیت. جەنجی کۆریای باکوور و باشوور دەست پێ دەکات دەبێتە هۆکاری سەرەکی بۆ دەستپێکی جەنجی جیهانی سێەم لەو لاشەوە جەنجی ئۆکرانیا و رووسیا دەبێتە هۆکاری جەنجی ئەمریکا لەگەڵ وڵاتانی ئەوروپی دژ بە رووسیا ئەمە چیرۆکی یاری Call of Duty 2026 دەبێت لە ئۆنلاین دزای پێکرا چیرۆکی یاریەکە بە گەڕانەوەی کارکتەرەکانی وەکو ماکرۆف پرایس و شێپەرد لە خۆ دەگرێت وەروە بەپی وەبسایتی ئینسایدر گەیمینگ بێت لە مەفتەڕیانگەیان یاریەکە لەلایەن ستودیۆ ئینفینیتی وۆرد کاری بەرەمێنانی بۆ دەکرێت و بڕیاریشە لە 2026 یاریەکە لەسەر Xbox پلەیستیشن و کۆمپیوتەر بڵاو بکرێتەوە. دەربارەی یاری ئەم ساڵی Call of Duty زۆرینەی دەنگۆیەکان باس لەوە دەکەن یاریەکە درێژە پێدەری چیرۆکی یاری Black Ops 2 لەوانەیە پێ بترێت Black Ops 7 باسی جەنگێکی خەیاڵی زانستی دەکات بە چەک و تەقەمەنی داهاتوویان و لەوانەشە لە مانجی 7 یاخود 8 ئەم ساڵ ئاشکرا بکرێت و لە پاییزی ئەم ساڵی لەسەر تەواوی پلەتفۆرمەکان بڵاو بکرێتەوە. بە پەرەشوتی ئاگرەوە خۆی هەڵدەداتە خوارەوە لە ئاسمانەوە هەڵی خۆگرتنەوە دەدا بۆ 16 جار ئەم کارەی مەترسیدارەی ئەنجامدا تەنیا بۆ ئەوەی دیمەنی ناوازەی بۆ تۆمار بکە و لە فیلمە نوێیەکەی Mission Impossible بڵاو بکاتەوە. تۆم کروز گرتەیەکی ڤیدیۆیی لە کاتی ئەنجامدانی جوڵە مەترسیدارەکەی بڵاو دەکاتەوە لە ئۆنلاین وەکو سەلماندنێکە بۆ ئەوەی جیهان یاخود بە جیهان بڵێ خۆی دیمەنە مەترسیدارەکانی خۆی ئەنجام دەدا و کۆمپیوتەر بەکار ناهێنێت لە فڕۆکەیەکەوە بە پەرەشوتی ئاگرەوە خۆی هەڵدەداتە خوارەوە دوای سووتانی پەرەشوتەکە پەرەشوتی یەکەمی دەسووتێ پەرەشوتی دووەم هەڵدەدا بەڵام بۆ گرتنی دیمەنەکە تۆم کروز دەبێ 16 جار هەمان دیمەن تاقی بکاتەوە و لە حاڵەتێکیش هەڵەیەکی بچووک ڕوو بدە ژیانی دەکەوێتە مەترسی. تۆم کروز دوایین فیلمی Mission Impossible ئەم ساڵ بڵاو کردەوە هەرچەندە دەڵێ ئەمە دوجارە فیلمی Mission Impossible ئەنجام بدە بەڵام لە داهاتوو ئەگەرێکی زۆر هەیە تۆم کروز بە شێوەیەکی کامیۆی بچووکیش بێ لەم زنجیرە فیلمە بەشدار بێت. تۆم کروز ئێستا دو ئەستێرەیە لە جیهان بتوانێت ئەم کارە مەترسیدارانە ئەنجام بدە بۆ نمونە خۆفڕێدان بە پەرەشوت یاخود ئەنجامدانی ستانتی سەر مۆتۆری کارەبایی یاخود مۆتۆری سەر شاخەکان خۆی فرەدەتە خوارە تاکە هونەرمەندە لە جیهانم کارە ئەنجام بدە و بۆ سەلماندنی کارەکانیش بەردەوام ڤیدیۆکان وەکو بەڵگە لە سۆشەڵ میدیا بڵاو دەکاتەوە. لە سەردەمی داینەسۆڕەکانەوە تا ئێستا ئەوەندە دوانەکسیدی کاربۆن لە کەش و هەوای زەوی نەبووە. داتای نوێ دەری دەخات ڕێژەی گازی CO2 گەیشتوەتە 430 بەش لە ملیۆنە. هۆکاری سەرەکیش بۆ گەرمبوونی زەوی و گۆڕانی کەش و هەوا لە جیهانە. جا وێبسایەتی NBC بڵاوی کردوتەوە لە توێژینەوەی نوێی دامەزرابەی ئۆقیانوسی نیشتیمانی ئەمریکا هاتووە. سوتاندنی گاز، بنزین، کارگا، ئۆتۆمبیل و سوتاندنی دارستان چەندین فاکتەری دیکە وایان کرد بە ڕێژەی دوانەکسیدی کاربۆن بگاتە ئاستێک 30 ملیۆن ساڵە پێشبین دەکەن زەوی ئەو ڕێژە CO2 بەخۆ نەبینەوە. ئەمەش لە هەندێک شوێن گەرمێکی زۆر دروست دەکات و لە هەندێک شوێنیش ساردێکی زۆر دەبێتە هۆی توانەوەی بەفرەکانی بەستەڵک و هەندێک شوێنی زیاتر سارد بکات. بەرزکردنەوەی پلەی گەرمی بەگشتی لە هەموو جیهان. گۆڕانکاری وەرزەکان دروست دەکات بە زوو هاتن و تاخیرتەوابوونیان یاخود پێچەوانەوە لە هەندێک ساڵ بە شێوەیەکی هەڕەمەچی کەش و هەوا دەگۆڕدرێ کە ناتوانرێت پێشبینی بکرێت. تەلەفۆنەکە ڕەنگی ڕەشە تەنیا بۆ منداڵانیش دەنجی لێوەدێ وەڵام بدرێتەوە تێدەچی. باشترین چارەسەریش هەڵاتنە بەڵام بۆ کوێ. بەشی دووەمی فیلمی The Black Phone ئاشکراکرا. تەلەفۆنی ڕەشەکە بەشی دووەمی درێژە پێدەری بەشی یەکەمە بێ ئەوەی هی بەش یەکەمتان لێ سپۆیل بکەم لە بەش یەکەم زۆر شت ڕوودەدە بۆ بینینی فیلمەکەش دەبێ بەش یەکەم ببینی ئەگەر نا بەشی دووەم درێژکراوەیە چونکە ڕێک هەمان خراپەکاری تێدا بەشدارە لە هەمان دنیاە دوای 4 ساڵە چیرۆکەشی دەست پێ دەکات. هەمان ڕزگاربووی دەستی ئەو پیاوە شێتەیە کە ناوی منداڵێکە بە ناوی فین ئێستا تەمەنی بۆتە 17 ساڵ بەڵام هەمان کابوس وازی لێ ناهێنێ. فیلمەکە بڕیاریشە لە بەرواری هەفتەی مانجی دەیەم ساڵ لە سینەماکانی جیهان نمایش بکرێت. 50 ساڵە دەیەوێ ئەم فیلمە دروست بکات هەر دەینووسێت دەیسڕێتەوە و دەینووسێتەوە. لە ڕۆمانە بەناوبانگەکەی ساڵی 1970 ماری شێڵی وەریگرتووە خۆشی 50 ساڵە دەوێ بیکاتە فیلم
بەڵام یەک ستودیۆی هۆلیوود پارەی پێ نەدەدا تا لە کۆتاییدا نێتفلیکس وتی ئەمە پارە دروستی بکە. جا فیلمەکە ناوی فرانکنستاینە، بەناوبانگترین کارکتەری سینەمایی لە ژانرەی فیلمە ترسناکەکان لەلایەن دەرهێنەری مەکسیکی گیرمۆ دێل تۆرۆ، براوەی خەڵاتی ئۆسکار ئەو فیلمە دروست دەکرێت بە بەشداری ئۆسکار ئایزەک وەکو دکتۆر ڤیکتۆر فرانکنستاین و میا گۆث و کریستۆفر والتز و چەندین ئەکتەری دیکەی بەناوبانگ بەشدارن. چیرۆکەشی باسی زانایەک دەکات دەیەوێت لە پارچەی مردووی مرۆڤەکان مرۆڤێکی نوێ دروست بکە کە ناوی دەبێتە فرانکنستاین. جگە لەوەش فیلمێکی ترسناکە، وارەوە فیلمێکی دراما خۆشەویستیشە، بڕیارە لە پاییزی ئەم ساڵ لە تۆڕی نێتفلیکس بە تایبەتی بڵاو بکرێتەوە. خانمە هونەرمەند جێنیفەر لۆپێز بە فیلمێکی نوێ دەگەڕێتەوە سینەماکان بە ناوی کیس دە سپایدر وومن. فیلمێکی ڕیمێکە دووبارە دروستکراوێ و لە دەرهێنانی بیل کۆندۆنە کە چیرۆکی دوو بەندکراو لە زیندان دەجێڕێتەوە. یەکێکیان زیندانی سیاسیە، ئەوی دیکە لەسەر خۆڕەتکردنەوە لە پێشچاوی خەڵکی دەژی کراوە، بێکەوە چیرۆکێکی فەلسەفی و میوزیکال و کۆمێدی دەجێڕنەوە. فیلمەکە بڕیارە لە بەرواری مانجی دەی ئەم ساڵ لە سینەماکانی جیهان نمایشی دەست پێ بکات. بەشی نۆیەمی ڕزدن ئیڤڵ ئاشکرا کرا و ئەمەش تاوی زانیاریەکانە ئێستا بۆتان باز دەکەم لەسەر ئەم یاریە دەیزانم. پاڵەوانی یاریەکە ناوی گریس ئاشکرۆفتە، کچی ئەلایسا ئاشکرۆفتە کە پاڵەوانی یاری ڕزدن ئیڤڵ ئاوتبرێک بوو. دەنگوویەکی گەورەشێک کارکتەری لیۆن لە یاریەکە بەشدار بێ و یاری پێ بکرێ و دەچڵێن لیۆن لەوانەیە کارکتەری سەرەکیش بێ، بەڵام تا ئێستا بە شێوەیەکی فەرمی نەبینیمانە نەباس کراوە. هەندێک پێیان وایە لە ترۆگەرەکە دەنجی لیۆن و کلێر هەیە یاخود دەنجی کلێر و کریس هەیە، بەڵام تاوەکو ئێستا لەلایەن کاپکۆم پڕژاز نەکراوەتەوە. پێدەچێت شاری ڕاکوون بۆمبی ئەتۆمی بەرکەوت پێ. لە کۆتایی بەشی سێیەم لە یاریەکە دۆخێکی لەم شێوەیەشمان بیست. بنکەی پۆلیسی ڕاکوونمان بینی کە لە یاریەکانی ڕابردوو هەیە ڕێک هاوشێوەی بەشی دووەم گریس کە پاڵەوانە لەگەڵ FBI کار دەکات. خەریکی لێکۆڵینەوەی لەسەر نەخۆشیێک کە نەخۆشەکە نهێنیە و دەبێتە هۆی گیانە دەستدان بە شێوەیەکی نادیار و نەزانراوی خەڵک. لە مانجی هەشت دێمۆ یاریەکە بە شێوەیەکی تاقیکاری بە خۆڕایی بڵاو دەکرێتەوە و بڕیاریشە یاری ڕزدن ئیڤڵ نۆ ڕێکویۆم لە بەرواری مانجی 2026 لەسەر پلیستیشن، ئەکسبۆکس و کۆمپیوتەر بڵاو بکرێتەوە. چی دەبوو گەر نایت کینگ جۆن سنۆی کوشتبە؟ جەیمی لانستەر بە سوپای لانستەرەوە بەهات بە بەڕوبەڕووبوونەوەی نایت کینگ شەڕەکە چی بەسەردا؟ ئەمە لە ترۆیلەری یاریێکی نوێ بینیمان بە ناوی گەیم ئۆف ترۆنز وێستڕۆس. یاریێکی نوێمان هەیە بە ناوی گەیم ئۆف ترۆنز وۆرڵد ئۆف وێستڕۆس، هەرچەندە یاریەکە هاوشێوەی یاریەکانی گاد ئۆف وار و ئێلدن ڕینگ و ڕێد دێد نییە، گەر لە ڕووی چیرۆک و جیهانەوە سەیری بکەین لەوان نزیکە، بەڵام یاریێکی استراتیژیە لە کاتی ڕاستەقینەیە. دەتوانێت وەکو یەکێک لە خانەوادەکانی وێستڕۆس گەیمەریاری بکە لە ستارک، لانستەر، تارگەریان، تەنانەت دەتوانێت وەکو نایت کینگ یاری بکەێت. یاریەکە مۆدی چیرۆکی هەیە، ئۆنلاینەکەی بەخۆڕاییە، دەربارەی شەڕکردنیش کۆنتترۆلی گروپێک لە سەربازان دەکەین بۆ شەڕکردن و دەشتوانین لە زیاتی شەڕ بە شێوەیەکی دیبلۆماسی یاری بکرێت، بە شێوەیەکی استراتیژی یاریەکە ئەنجام بدرێت. دەتوانانی لە چیرۆکی جیاوازە زنجیرەکە چیرۆک بارەزوی خۆت بگۆڕی بەپێی بژاردەکانت وەکو مردنی جۆن سنۆ بەدەستی نایت کینگ لە جیاتی نایت واچ و بەڵێنی گرافیکێکی لە ڕاستی چوتە دەدەن ناوازە. هەشتا بەرواری فەرمیمان نییە، بەڵام دەڵێن لە 2026 تەنیا لەسەر کۆمپیوتەر بڵاو دەکرێتەوە تا بەرواری بڵاوکردنەوەمان نییە بۆ پلیستیشن و ئەکسبۆکس تاوەکو ئێستا. دوای 8 ساڵ نیتندۆ کۆنسۆڵێکی نوێی سویچی بە ناوی سویچ 2 بڵاو کردەوە. جا ئێستا لە تەواوی جیهان بە کوردستانی شەوە مامێرە بەردەستە. کۆنسۆڵەکە هایبرێدە، واتە دەبێتە هاندهێڵد بە شەحنش کار بکرێت و لەگەڵ تەلەڤیزۆنیش کاری پێ دەکرێت. پێنج تایبەتمەندی نیتندۆ سویچ 2تان بۆ باز بکەم. یەکەم خاوەنی شاشێکی گەورەترە نزیکەی 8 ئینچە، LCD-ەکەی 120 هرتز و HDR و VRR هەیە، دەتوانێت بە شێوەی دۆک تا 4K 60 فریم پەخش بە یاریەکان بکە بە هەبوونی DLSS بۆ بەرزکردنە گرافیکی یاریەکان. خاوەنی چیپێکی بەهێزتری ئینڤیدیایە بە 12 گیگابایت ڕام 256 گیگابایت میمۆری بۆ یاری خەزمکردن. زۆری کۆنەکەی گەورەتر بوو، وارەوە دیزاینێکی نوێترمان هەیە بۆ جۆی کۆنەکان و دوگمەی سیبەتنی هەیە کە تایبەتە بە ڤۆیس و ڤیدیۆ چات لەگەڵ هاوڕێیان. تەواوی یاریەکانی پێشوو نیتندۆ چەندانەیەک نەبێ، گەرنا زۆرینەی لەسەر ئەمریکا کار دەکات بە کواڵەتی یاخود فرێمڕێتی بەرزتر. واو یاریەی لەگەڵی بڵاو کرایەوە وەکو یاری تایبەت ماریۆ کارت ڕۆڵدا، نرخی ئەمریکا $400 و ئەم کۆنسڵە نرخی یاریەکانی یاخود بەشە لە یاریەکانی بەرز کردەوە بۆ $80. ئەم دیبەنانە لەسەر پلیستیشن 5 یاسایی تۆمار کراوە بە گرافیکی 4K 60 فریم بە هەبوونی تەکنۆلۆژیای ڕێی ترێسینگەوە.
جا ئەمە دێمۆی تەکنەلۆژیای یاری ویچەر 4 لەلایەن کۆمپانیای CD Projekt لە کۆنفرانسی پرۆگرامی ئەنریل نمایشیان کرد. هەرچەندە ئەمە یاری ویچەر 4 نییە بەڵکو زیاتر نیشاندانی توانەکانی بەرنامەی ئەنریل ئینجنە کە یاریەکە دروست دەکات. ئەمە پیشاندانێکی جیهانەکەیە بە شێوەیەکی گشتی، بەڵام ڕێک لە 100% یاریەکە بەم شێوەیە نابێت. خاوەنی فیزیکی ماسوولکە و SGS بۆ جوڵە خاوەنی سەدان کارکتەری جیاوازە لە شوێنەکان بێکەوە بە شێوەیەکی داینامیکی لە جوڵێن و قسە دەکەن و کاردانەوەیان هەیە. جیهانەکان داینامیکە واتە ڕووناچی خۆر لە کاتی یاریەکە بە شێوەیەکی سیر دەگۆڕدرێت و ئەمە نوێترین تەکنەلۆژیای ئەنریل ئینجنی 5.6 پلسە کە ئێستا کاری پێ دەکرێت دروستکردنی ئەم یاری پێ دروست دەکرێت. هەشتا دیار نییە کەی بڵاو دەکرێتەوە، بەڵام بەرهەمهێنانی یاریەکە نزیکەی 2 ساڵێکە دەست پێ کردەوە، بۆیش پێشبینیەکانمان وایە لە 2027 یاخود 28 یاریەکە بڵاو بکرێتەوە بە شێوەیەکی فەرمی. خۆشەویستان 24 پلسم پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو خۆی گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ.